خودی دۆمینەکە خۆی لە خۆیان حرام نییە، بەڵام ئەگەر بوو بە سەبەبی ئەوەی کە نوێژی لە دەستێت تەبەن حرامە بێ بکات. ئەنجا ئەمەش بەڕاستی وەکو مەسەلە قۆپیەکە وایە کە کاتی خۆی کابرا لی پرسییم مامۆستا من 3 ساڵ لە زمانی ئینگلیزیا دەرناچم، 3 ساڵە من هەر لەم پۆلەم، دیسانە بە ئیمتیحان بدەم و من هەر لە ئینگلیزی دەرناچم، ئەشزانم ێستا چەند سەعیتی ئاکەم دیسان دەرناچم، ئایا جائیزە بۆم قۆپیە بکەم؟ بەڵە جایزە پێت بڵێت تۆ مامۆستاکات قۆپیە بکەیت، تەسویریکەی بە مۆبایلەکەی بە ڕسمێکەی بە ئوسلوبی قەدیمی ئێمایکەی چۆن بکەی قۆپیەکەت قبوڵە؟ وتم بۆ تۆ لەو مادەی ئینگلیزیە چکە نە بە هەشت نە دنیاشی لەسەر وەستا خۆ تۆ ناکەن بە مامۆستا لە جامعەی ئۆکسفۆرد. قسەکەم بۆ ئەم کابرایە کردو، برایەکی بەڕێز مامۆستای سانەویە لە هەولێر تەلەفۆنی بۆ کردمەوە وەڵام مامۆستا تەلەبەکان خۆشحاڵن مژدەیان داوە بە منیش وتیان وەڵام مامۆستا مەلاکرێکار قۆپیەی حەڵاڵ کردووە. من قۆپیم حەڵاڵ نەکردووە چونکە شتێکی ناشەرعیە و غەشە و ممکنیش نییە قبوڵ بکرێت، بەڵام بۆ ئەم کابرایی کە وتم 3 ساڵە لەسەر یەک لە ئینگلیزیا دەرناچێ ئەرەوەڵا حەڵاڵ و زوڵاڵە بڕبرابی کە مدیری تربێ پێی خۆشە پێی خۆش مفەتیش هەیە و سیستمەکە قبوڵ ناکە ئەوروپا پێی ناخۆشە بڕۆ بە خێرکی برا لە زمانی احتیلالی بەریتانی و احتیلالی ئەمریکیە 3 ساڵ بتهێڵنەوە کوڕە فەقیرێک دانیشی ئەم هەموو مەسروف و خزمەتە و بێزار ببی لە گیانی خۆت لە هەموو مادەکانی ترە 89 بێنی دوایی لەمە هەر 30 بێن. مۆزوعەکەم لەسەر مۆزوعی دومینە و ئەمانە شەروەهایە طبعا والله أعلم.